کاک دکتۆر ئێوە وەکو پزیشکی دەرمانساز ئەڵێن AI جێگەمانەگرێتەوە لە داهاتوویان لەوانەیە ڕۆڵەکانمان گۆڕانی بەسەرا بێت بەهۆیەوە. ئایا ئەمە مەترسیدارە؟ باوەڕم وایە هەردەم ینی کاتێککە تەکنۆلۆژیا ئەگۆڕێت زەرورە خۆمان بگونجێنی ئەنی بۆ نە ساڵ 1970ەکان و ساڵ 1970ەکان کاتێک کە ئەو شانێک کە ڕپتتف تاسکی پێوترێت ئەو کارانێک کە دووبارەن ینی ئامێر شەتوانی بیکات زۆر خەڵک بۆ ئەو شانەیە کرد لە کارگەکان ئیدی ئامێر هات شوێنی ئەو خەڵکی گرتەوە. ئەنی ئەو شتێک کە هەبوو سێ زۆری ئیشکردمان هەیە فیزیکەل لەیبەرمان هەیە ئیشکردنی جەستەیی لەگەڵ ئینتەلێکچوەڵ لەیبەر ئیشکردنی هێزری بیری وەکۆی کە کەسێک لە بەیانە تا ئێوارە لەسەر کۆمپیوتەرێک دانیشی کۆدە نووسیان وبسایتێک دروستەکەیان دیزانی شتەکەکە زیاتر پێویستی بیرکردنەوە و لەگەڵ بڵین فیزیکەل ئینتەلێکچوەڵ لەیبەر هەردووشی تێدا هەیە ینی هەم پێویست بە زیرەکی لە هەمان کەتە پێویست بە جەستەیە بۆ ناو کەسانێک کە کارە باچین یاخود وەستای بۆڕی ئاو هەردووشی پێویستە. ئیدی لێرە ئەو شانێک کە ئەو کات ساڵ 1970ەکان وشتاکان ئەو شانێک کە ئیشی جەستەیی بوون شتێک هەڵەگرت لە شوێنێک لە بۆ شوێنشکە ئەو ئیشانە ئامێر شوێنی گرتەوە. زۆر بەهر زۆری ئەو خەڵکانە نەفەری وەها بوو کەسی وەها 20 ساڵ 30 ساڵ ئیشە چێکردیان باو باپیرانشی لە هەمان کارگا هەمان ئیشیە کرد بە ئیشمانەوە تەنها ئەوانێک کە خۆیان گونجاند باڵێن بەهرەی نوێیان دیتەوە ئەوان مانەوە و باوەڕمە هەمان شتڕوادا ئێستا ئەوەی کە زۆر باوە ئەو شانێک کە زۆر هەیە ئەو ئیشان کە ئیشە هەزریەکانن ینی ئەو شانێک کە گرنگن یا موچێشی باشانەیە ئەو شانێک کە بە هەزرکردنەوە ئەکرێتنەوە و بەجەستە بەڵام ئەتوانی شوێنی ئەو ئیشە با بڵێن هەزریانە بگریتەوە. ئیدی یەک لەوانە با بڵێن لێک لە مقابلەکان جێفری هینتن کە بە باوکی ئای ناسرەیە باشە لایەن پرسی باشە چ ئیشە بکەین یان ئەگەر وابیت کەسمان ئیشمان لە بۆ نامینێتەوە وا باشە زۆر بێرە زۆرمان لە ئێستاوە دەست بۆ بکەین ببین بە وەستای بۆڕی ئاو یاخود وەستای کارە باسی لەبرەوە شتەکە کاتی زیاتری لۆی کە شوێنی ئەو کەسە بژیرێتەوە هەر زیرەکی نییە بەڵکو زیرەکی دەستیشی تێدا هەیە و باوەڕم وایە لە ئێستاش بە هەمان شێوەیە تەنها ئەو دەرمان سازانەی کە یان باڵێ ئەو پزیشکە پسپۆڕانی کە بە قوڵی لە بواری خۆیان شارەزان و لەو ئامرازانەی AI ئەگەن تەنها ئەوان با بڵێن ڕۆڵی گرنگجانەبی لە بواری با بڵێن لە بواری دەرمانسازیان لە بواری تەندروستی بە شێوەیەکی گشتی و لە پێناو ئەوەی کە بە تەواوەتی تێبگەین بەڕاستی AI ئەتوانی شوێنی مرۆڤ بگریتەوە یاخود ناپێویستە لە شتێک تێبگەین ئەوش ئەوەیە کە زۆربەی شارەزانی بواری AI دوو سەردەم باسەکان بەپێی زیرەکی دەست کرد. سەردەمەک پێوترێت Human Intelligence Augmented with AI واتە سەردەمە کە تێیدا زیرەکی مرۆڤ زیاد دەکرێت بە بەکارهێنانی AI ئەوەیە دکتۆرێک یاخود دەرمانسازێک AI بەکاردەین لۆی کە بڕیارێکی ڕاستتر بدە چارەسەرێکی باشتر بە نەخۆشەکە بدە یان تەشخیصی نەخۆشە بکات بە شێوەیەکی باشتر بەڵام ئەوەی کە کۆتا بڕیارەتە ئەکی دکتۆرەکەیە بەڵام هەر AI بەکاردەین لە پێناوی کە زیرەکاتەکەی زیاتر بکات بڕیاری باشتر بدە. ئەو باوڵێن سەردەمان پێشبینێکرێت دەل بۆ 5 ساڵ بخیانی بەپێی ئەو کەسانی کە شارزای بواری AI لەو سەردەمان AI ناتوانانی ڕۆڵی باڵێن بە تەواوەتی شوێنی دەرمانساز بگریتەوە چکە هەر دەرمانسازێک کە لە AI شارەزە پێویست پێ بیت ینی ڕاستە AI ناتوانانی شوێنی دەرمانسازێک بگریتەوە یان شوێنی پزیشکەشی پسپۆڕ بگریتەوە بەڵام باگەری زۆر دەرمانسازێک یاخود پزیشکەشی پسپۆڕ کە لە AI ئەگا و ئەتوانی AI بەکاربین ئەتوانی شوێن یەکە بگریتەوە کە نازانی AI بەکاربینی جانە بەڵام لە سەردەمی دووەم کە پێوترێت مەشین ماستری ئێرە سەردەمە کە AGI مانە یاخود سوپەر ئینتەلیجەنت AI مانەیە AI ئەکوێرێ بەقەد مرۆڤ یاخود لە مرۆڤ زیرەکترە لەو حاڵەتە AI ئەتوانی بە شێوەیەک سەربەخۆ بڕیار بدە بە شێوەیەک سەربەخۆ با بڵێن بۆی کە پێویستی بە مرۆڤی کەیسێک تەشخیص بکەیان چارەسەری لە بە بنووسی لە حاڵەتە ڕەنگە ینی بتوانی شوێنی مرۆڤ گریتەوە بەڵام ئەو سەردەمی دووەمیان زیاتر گریمانەیە ئەکرێ ڕووبدە یاخود ڕوونەدا بەڵام لە هەمان کاتە پێویستە ینی باسی سوودی AIش بکەین کۆمەڵک ئیشی نوێ هەیە ڕۆڵی نوێی دەرمانسازە AI دروستی کردیە بەڵام کۆمەڵێکی شێوە وەکو فارماسیست AI ترینەر یان کلینیکال ئەلگۆریتم میکەر کۆمەڵێک ئیشن ئێستا ئەیبینین لە کۆمەڵک پلاتفۆرم وەکو لینکدین لە بەرەوەی کە بەهۆی AIەوەیە ئیشی زۆر باشن یان ئیشی نوێشی دروست کردی لەگەڵەوەی کە مەترسی لە بۆ با بڵێن هەرێک لەو پیشانە دروست کردی دی دەرمانسازی بیا خۆت پزیشکی پسپۆڕ بی
میهرەبانی دڵسۆزی و لێزانی